چینی کرێکاری ئێران و ئەوەڵی مانگی مەی. چینی کرێکاری ئێران ئەم ساڵ لە بارودۆخێکدا بەرەو پیری ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەڕوات کە لە یەکێک لە دژوارترین بارودۆخەکانی کار، ژیان، حیاتی سیاسی، کۆمەڵایەتی، تەندروستی و دەرمانیدا بەسەر دەبات. دیکتاتۆری سیاسی و ئاینی کە پشتیوان و پەرەپێدەری ستەمی چینایەتیە لە ماوەی 42 ساڵ دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەردەوام بەسەر ژیانی کرێکاران و خەڵکی بێبەش و هەژاری ئەم کۆمەڵگایە بووە. لە ماوەی 14 مانگی ڕابردوودا و لەگەڵ بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنا کە بەرپرسی ڕاستەوخۆی سەرانی حکوومەتی ئیسلامین، کرێکاران و توێژی بێبەشی کۆمەڵگا کە لە کەمترین پشتیوانی ئەمنیەتی بێبەرین زۆرترین قوربانیان داوە. چینی کرێکار و خەڵکی ستەم لێکراوی ئێران بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی لە ئامرازەکانی خەبات، لەوانە ڕێکخراوی حیزبی و ڕێکخراوی سربەخۆی کرێکاری، مافی کۆبوونەوە، ناڕزایەتی، مانگرتن و دەربڕینی بیر و بۆچوون بێبەری کراون. نەبوونی ئەم ئامرازانەی خەبات لە دەستی کرێکاراندا بە مانای چەککردنیانە لە نەبەردێکی دژوار لەگەڵ دژمنی پڕچەک و بێبەزایی کە بە هیچ شتێک بێجگە لە ملکەچبوون و کۆیلەتی کرێکاران ڕزایەت نادات. ئەوەی کە ئەمڕۆ چینی کرێکاری ئێران بەسەریدا سەپاوە مەرگی شوێنەیی و سوانەوەی خۆی و بنەماڵەکەیەتی. دەوڵەت و سەرمایەدارانی ئێران وێڕای ئاگاداربوون لەم حەقیقەتە بەم ڕادەیە لە بارودۆخی کۆیلە ئاسایی چینی کرێکار هێشتا ڕازی نین و ڕۆژ بە ڕۆژ گوشارەکانیان دژ بەم چینە زیاتر دەکەن تا قازانجی زیاتر بەدەست بێنن. چینی سەرمایەداری ئێران و دەوڵەتی پشتیوانی کە کومیتەی بەڕێوەبەر و باسکی چەکداری ئەم چینەیە بەباشی دەزانێت کە سەروەتی ئەوان بەرهەمی چەوساننەوەی بێسنوور و هەژاری کرێکارانە و بێبەشڕاگرتن و هەژاری کرێکارانیش سەرچاوەی زیادبوونی ڕۆژانەی سەروەتی ئەوانە. سیاسەتی دەوڵەت و سەرمایەداران لە داسەپاندنی بێمافی ڕۆژانە دژ بە چینی کرێکار، پێنەدانی سەری وەختی حەقدەستەکان، هەڵوەشانەوەی گرێبەستی دائیمی و هێنانە گۆڕەی گرێبەستی کاتی و سپی ئیمزا، پەیڕەو نەکردنی یاسای کاری دژە کرێکاری دەوڵەت و هەوڵ بۆ گۆڕینی زیاتری بە قازانجی خاوەنکاران، خستنە دەرەوەی کارگاکانی کەمتر لە 10 کرێکار لە بازنەی بەرکەوتنی یاسای کار، نەبوونی بیمەی بێکاری و دابین نەکردنی ئەمنیەتی پیشەیی و دەرمانی، بوونی ملیۆنان بێکار وەک هەڕەشەیەکی هەمیشەیی دژ بە کرێکاران، پەرەپێدانی باقی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکانی وەک ئێعتیاد، هەژاری، لەشفرۆشی، کاری منداڵان، قەتڵ و هاوشێوەکانی کە لە یەکەمین هەنگاودا چینی کرێکار و تۆیژە بێبەش و ستەم لێکراوەکانی کۆمەلگا دەکاتە قوربانی، لە زمرەی باقی دواهاتەکانی نظامی گەندەڵی سەرمایەداری و دەوڵەتی ئیسلامیدا کۆکیکاری ئەم نظامەیە لە ئێرانی ئەمڕۆدا. لەوەها بارودۆخێکی دژوار و نالەباردا ساڵی ڕابردوو ساڵی پەرەسەندن و گشتگیربوونی ڤیرۆسی کۆڕۆنا، ساڵی مەرگ و گیرۆدەبوونی کرێکاران و بێبەشانی کۆمەلگا بەم ڤیرۆسە و هاوکات ساڵی دیاریکردنی حەقدەستی بێبایەخی 1,910,000 تمەن بوو. حەقدەستی یەک مانگی کرێکارانی ئێران لە ساڵی 1399 کەمتر لە $100 بوو کە بەپێی راپۆرتی دەفتەری تۆیژینەوەی ئابووری ناوەندی لێکۆڵینەوەکانی مەجلس ڕێژەی هەژاری لە ئێران گەیشتۆتە نزیک 35%. واتە 35% ئێران لە ژێر هێڵی هەژاریدان. هەڵبەت ئاماری ناوەندەکانی ڕژیم یەکجار لە واقعیەت دوورن و لە ئێستادا ڕێژەی هەژاری ڕاستەقینە لە ئێران پتر لە 60% بەراورد دەکرێت. لەوەها بارودۆخێکدا وا بە لەبەرچاوگرتنی نەبوونی ئاسۆیەک بۆ باشتربوونی بارودۆخی ئابووری و دژوارتربوونەوەی ژیان لەم ساڵدا، حەقدەستی کرێکاران لەلایەن دەوڵەت و خاوەنکار و بەبێ حزوری نێونەرانی ڕاستەقینەی کرێکاران لە ساڵی 1400دا 3 بەرابەر کەمتر لە ڕێژەی تەوەڕم و دابینکردنی ژیانێکی ئاسایی کە پتر لە 12 ملیۆن تمەن لە مانگدایە دیاری کرا. لە ماوەی ساڵی ڕابردوودا کۆڕۆنا بوو بە دەرفەتێک بۆ ڕژیم وە سەرمایەداران لە بەرەنگاربوونەوە و هێنانە خوارەوەی ئاستی ناڕزایەتی و خەباتی کرێکاری. ئەم نەخۆشیە هاوکات خەساری قورسی گیانی و ئینسانی بەسەر کرێکاران و بێبەشانی کۆمەلگادا سەپاند. بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە پەنا نەبوونی ناوەند و ڕێکخراوی خەباتکارانە و ڕەزمەندەی کرێکاری
لە بەڕێوەبردنی کۆبوونەوەی بەرینی کرێکاران و تۆیژی ناڕازی لەسەر شقامەکان ڕێگری کرد. ئەگەرچی کۆڕۆنا هاوڕێ لەگەڵ چینی سەرمایهدار و دەوڵەتی پشتیوانی زۆرترین ستەم و ئازاری بەسەر چینی کرێکاردا سەپاند، بەڵام ئەم چینەش تەسلیم نەبووە و درێژەی بە ناڕەزایەتی و خەباتی خۆی داوە. لە ماوەی 1 ساڵی ڕابردووشدا هەموو ڕۆژێک و هەموو مانگێک شایەدی دەیان حرەکەت و چالاکی بە کۆمەڵی کرێکاران لە شوێنی کار، لە بەردەم کارخانە، لە بەرامبەر ناوەندەکانی بڕیاردەرانی ڕژیم لەوانە ئیدارەی کار، مەجلس و شوێنەکانی دیکە بووین. کۆبوونەوەی کرێکاران لە حەفتەپە، فولادی ئەهواز، پترۆشیمیەکان، کرێکارانی قەراردادی لە سەنعەتی نەوت، کرێکارانی ڕێگەی ئاسن، کۆبوونەوەی ڕێکخرا و سەرتاسەری معەلیمان و ناڕزایەتی و کۆبوونەوەی ڕێکخرا و پەیگیر و بەردەوامی خانەنشینکراوان بەشێکە لەم چالاکیە خەباتکارانەی چینی کرێکار. هێنانە گۆڕی خواست و داخوازی و بەدواداچوونیان لەلایەن کرێکاران و پێشڕەوانی کرێکاری لە سونەتە ناسراوەکانی بزوتنەوەی ئەوەڵی مانگی مەیە.